دواکەوتنی بودجە و کاریگەریەکانی لەسەر گوزەرانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستاندا. میلاکی عێراق کە 3 ملیۆن و کەسرە میلاکی من 23%. پارەی مقابلی 23% لە نادەدە من مقابلی 10%. پێشمەرگە لە ساڵی 2011 خەرجیەکانی ناگاتە تریلیۆنیە، بەڵام عجز 2 تریلیۆن. نابێ بودجە تەنها بۆ ئەوە بێ با بڵێن پێداویستە سەرەتیەکانی کۆمەلگا تێر بکە یان شتە تەقلیدیەکان پێداویستە تەقلیدیەکان بێت، بەڵکو دەبێت بوعدی استراتیجی هەبێت. پارەی مانگیەک هاتیە، مانگی هاتیە بەس لە حسەی من لە 130 هاتیە 35 هاتیە 40 هاتیە. ناڵێن کورتێنان هەیە کەواتە خەرجی زیاترە لە داهات، سەرچاوی خەرجیەکە کە زیاترە لە چێندەرە بۆ پێمان ناڵێن. کاکە نابێت کاک ڕەشید پارەی بۆ تەرخانکە. ئەم تەلەڤیزیۆنە خزمەت کەم تەلەڤیزیۆن دەرمانکرێت. نەنە چۆن کەناڵە ئاسمانی حزبەکان بەڵگەنامەکانیش هەمووی بڵاو بوو کێ چەند 500 ملیۆنی هەیە. بەرنامەی گفتوگۆی پایتەخت شەممە کاتژمێر 9:05